حاجی عوسمان باسی ئەزموونی زیاتر لە 50 ساڵی خەیاتی خۆیمان بۆ دەکات و دەڵێت قەدیم بە نیو دینار قاتی کوردی دووریوە، دەژڵێت یەک ڕۆژ نێتە دووکانەکەی بێتاقەت دەبێت و پیشەکەی خۆی زۆر خۆش دەوێت. جلی کوردی پیاوان یەکێکە لەو جل و بەرگانەی بۆ ڕۆژانی جەژن هاوڵاتیان ڕووی تێدەکەن و بازاڕیان گەرم دەبێت، بە تایبەتیش لە کاتێکدا کە وەرزەکەی فێنک بێت. هەتا بوومە ساری تەقەرن 75 سارێک و 7 مانگانم لە مەلەکە خەیاتی کرد بە مەشینەی پەپولە قاتم بە نیو دیناریە دەروی هاتمە ڕانیێش 5 خەیاتی لێبوون، ئێستا هیچیان نەماون منیان ماوە ئەرێن ئێستا 300 خەیاتی لێیە. ئەرێ وەڵڵا 78ەوە لێرەمە. ئارێ وەڵڵا تازە پێشمەرگە قەلقلەوەکە پێیا بووە وڵا ڕاستمارن بارکەی نانە ڕانیێ لەو دوکانتەوە دوکانم هەیە. وەڵڵای کوڕەکانم هەموو خەیاتن، 7 کوڕم هەمویان خەیاتن، بەرام چاریان لێرە نینە هەمویان. ئەرێ وەڵڵا لەم فێر بوون. ئەمن کوڕەکانم هاتنەوە دەگەر ئەوانە گوتیان بابا مەچینە و ئەشت لێ ئەفرۆشین چیدی نایارن خەیاتی بکەیت. تم کاکە گیان ئەمە ئەنگۆ دەتانەوێ ئەمن بمرم و لە قەبرم باوێن ئەمن ناسمە ناو هەدیقەی یەک ڕۆژی لە تکانێ نەبم نەحاویمەوە. ئارە وەڵڵا ناوەڵڵا ئەبها هیچیش نەکەم بەرامبەری ئەو مەچینەی. قوماشفرۆشێکی شاری ڕانیا دەڵێت زیاتر لە 1700 جۆر و ڕەنگی جیاوازیان هەیە بۆ قاتی کوردی پیاوان. هاوڵاتیانیش دەڵێت قاتی کوردی هێمای ناسینەوەی میلەتی کوردە و شانازی بە پۆشینیەوە دەکەن، بە تایبەتیش لە کاتی جەژن و بۆنەکاندا. وڵا زیاتر لە 30 ساڵ ئەویشەی دەکەین، 30 ساڵ زیاتر ئەویشەکەین. هەتاکو پاریش 1600 ڕەنگێکمان هەبوو، ئێستا 1900 ڕەنگمان قوماشەیە. ئیشەڵڵا خوا بەس یارمەتیمان بدە هەتا 2000 ڕەنگی دەڕۆین. لە سین زۆرمان بۆ دێ، لە ئێران بۆمان دێ، لە هیند بۆمان دێ، لە ئیتالیا بۆمان دێ، لە بەریتانیش هەر بۆمان دێ، لە هەموو وڵاتێک قوماش دێنین، لە تایوانیش دێنین. بەڵێ برادێکمە قسەی خۆشی دەکرد، دەیگوت جلی کوردی بە خەڵک شاخ و دەشتی دێ، دەیگوت ئەو پانتۆڵە ئەفەندیا بۆ دەشتێ نابێت، بەس بۆ قیری دەبێت، لەسا قیریدا بدەی بە خەڵک ناجا ئەم قسەکەوی دەسەرمێنن. قاتی کوردی هەر ڕەمزێکی کوردایەتی بۆ هەموو کاتێکی بەکاردێت، شتێکی جوانە، بەڵام زیاتر بە بۆنەکان بڵێن نەورۆز جەژنەکان زیاتر ڕەوازی دەستە سەرێ و خەڵک ڕوو لە قاتی کوردی دەکە بۆ لەبەرکردنی. قاتێکیم کردووە بەدڵی خۆمە جا نازانم ئێوە بەدڵتانیانە قاتەکە لای من جوانەجا بەڵە بۆ جەژنی ڕەمەزان خوای گەورە بەنسیب ماکەی. جلی کوردی ئەو جل و بەرگەیە کە تایبەتە بە نەتەوەی کورد و بەشێکی سەرەکی کللتوری کوردیە. جلی کوردی لە ڕووی شێواز و پۆشینەوە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر جیاوازە و گۆڕانکاری بەسەر شێوەیدا هاتووە، بەڵام مۆرکی نەتەوەی پاراستووە و بۆ هەر ساڵێکیش جۆرێک لە مۆدێلەکانی دەبێتە باو. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.